سلاوی خواتانە بێ قوتابیانی پۆلی دوازدەی خۆشەویست ئەمڕۆژ لەگەڵتان ئەبم لە بابەتێکی تر لە ڕێزمانی ئینگلیزی کە ئەویش چیە ئەگریمنت ئەند دیسئەگریمنت فۆر سەجەستشن ئەوە لێرەوە دیسان دەستخۆش قوتابخانەی کوششی بنەڕەتی ناحکومی ئینگلیزی دەکەم بە ڕەخساندنی ئەو ژوورە سمارت بۆردە و زیاتر خزمەتی قوتابیانی پێ بکەین. ئەمە لە دەسەکانی ڕابردوو پێشەچێک ماشارە کردەوە ڕوونمان کردو دەربارەی ڤێربی ڤێرب ها ڤێرب دوو مۆدڵ ڤێرب لەگەر پرێزە سمپڵ و بابەتی یەکەم لە یونتی یەکەم گیڤینگ ئینسترەکشنمان شەرح کرد و لە بابەتی دووەم گیڤینگ ئەدڤایسمان شەرح کردەوە و بابەتی سێیەم میکینگ سەجەستشن ئەویشمان شەرح کردەوە. ئەوڕۆ پشت بەخوا پەنا بەخوا ئەگریمنت ئەند دیسئەگریمنت فۆر سەجەستشن لە دەرسی ڕابردوو سەجەستشنمان شەرح کرد ئەو جار ڕازیبوون و ناڕازیبوون لە بابەتی سەجەستشن ئاگادار بن. ئەمە ڕازیبوون و ناڕازیبوون لە بابەتی ئینسترەکشنمان نییە، لە بابەتی ئەدڤایسشنمانە. ئەلێ چ بابەتێک لە بابەتی پۆسیبڵیتی و ئەدڤایس لە ئەوەشمان نییە، پاسیڤ ڤۆیس تەنها لە چمان هەیە لە سەجەستشن. ئەوجا هەندێک مرادفاتی هەیە کە دەڵێن ئەگریمنت یعنی ڕازی بوون، دیسئەگریمنت یعنی ناڕازی بوون. یعنی کەسێک کە پێشنیاری لۆتووی کرد مەسەڵەن دەڵێ ئەوڕۆ جەوەکە خۆشە بۆ نای سەرک بدەین یان بچینە شوێنێکی سیاحی هەوارگە ئەتوو بەرامبەرەکەت یان ڕازی دەبی یان ناڕازی دەبی. ئەگەر ڕازی بوو وەڵامەکەی چییە و ئەگەر ناڕازی بوو وەڵامەکەی چییە. طبعا ئەگریمنت یعنی ڕازی بوون، دیسئەگریمنت یعنی ناڕازی بوون لە چێ لە بابەتی سەجەستشن. جاری وا هەیە ئەوەش دەبیتە بۆ شای سەجەستنەکەش دەبیتە بۆ شای. ئەوانەی کەوە لە ناو پرسیاری هەر کاتێک وشەی ئەگری ئەوە مرادفاتە یانە ئەکسپت یان ریسپۆند پۆزیتیڤلی بە ئەرێنی، ئەوانە هەرمویان بە معنای چ دێ؟ بە معنای ڕازی بوون دێ. کەواتە لە پرسیار ئەوانە هاتنەوە دەڵێ ڕازی بوونە. ئەگەر گوتی دیسئەگری یان گوتی ڕفیوز یان ریجێکت یان گوتی دۆنت ئەگری یان ئانسەر نێگەتیڤلی بە نەرێنی جوابی بدەوە، ئەوەش بابەتەکانی ناڕازی بوونە. کەواتە ئێستا ڕازیبوون و ناڕازیبوون مرادفاتەکانمان زانی بزانین چییە. ئەوانەی ڕازیبوون چی لەگە بەکاردێن، ناڕازیبوونەکان چی لەگە بەکاردێنین. ئەوانەی کە ڕازیبوونەوە ئەگریمنتە یان دەڵێن گود یان گرێت یان گود و گرێت ئایدیا لەگەر فانتاستیک ئایدیا. بەخۆی لە کتابینگۆ وا باسکرایە گود و گرێت ئەتوانی بە تەنێژ بەکاری بێنی بەبێ ئایدیا، بەڵام فانتاستیک دەبی ئایدیاکەی هەر لەگەرداوی. کەواتە ئەگەر لە پرسیار هەیەکێک لەوانەی تێدا بوو ئەگری ئەکسپت ریسپۆند پۆزیتیڤلی دەڵێ گود یان گرێت یا فانتاستیک ئایدیا. ئەگەر هەرسێکی تێدا بدەین all of them یعنی هەرسێکی ڕاستە. ئەگەر دوی تێدا بوون دەڵێن both of them، بەڵام بە مەرجێک فانتاستیک دەبی ئایدی هەر لەگەرداوی، بەڵام گود و گرێت ئەگەر ئایدی هەبی تەواوە نەژبی هەر تەواوە. لە بابەتی دیکە لە دیسئەگریمنت یعنی ناڕازی بوون، تازە باسمان کرد ناڕازی بوون ئەم مرادفانەی تێدایە. گوتی دیسئەگری ڕفیوز ریجێکت دۆنت ئەگری ئانسەر نێگەتیڤلی وەڵامە نەرەیەکانمان دەوێ. بابە نۆت دەتوانین هەموو شتێک بکەین دەرێ، بەڵام تەنها ئەو سێ نۆتەیە لۆ چ بەکاردێت؟ تەنها ئەو سێ نۆتەیە لۆ حالەتی disagree for suggestion بەکاردێ. ئەویش چییە؟ I am not sure یان maybe not no I don't think so. هەر نۆتەشی دیکە جگە لەوانە هات ئەو هەڵەیە بزانە. کەواتە وەڵامە ڕاستەکەمان تەنها ئەو سێیە. کەواتە ئێستا بزانین پرسیارەکانی لەسەر تەطبیق بکەین لەسەر ئەگریمنت لەگەڵ دیسئەگریمنت. لێرش تێبینیەکەمان نووسیان نووسمان لە ڕازیبوون دەکرێت هەردوو پێشنیاری ئایدی لەگەڵ بێت یان لەگەڵ نەبێت، لەگەر ئەوانی کە بەڵام لەگەر فانتاستیک نابی، لەگەڵ دەبی فانتاستیک هەر ئایدی لەگەر بێت. دەڵێ we say blank when we don't agree. مادەم گوتیتی don't agree یعنی ناڕازی بوونە، کەواتە ئەتوو لێرە ناڕازی بوونی خۆت نیشان ئەدەی. don't agree to suggestion but when we blank we say good idea. ئەو ڕستەیەکت هەیە لە دوو بۆ شایەتیە. کەواتە ئێستا مادەم don't agree ئەتوو چ بەکاردەینین؟ لەگەر don't agree ئەگری بەکار نایە، ئەو غەڵەتە. لەگەر we say maybe not تەواوە دەینە سەر بەشی دووەم. ئەدی گود ئایدیای چێیە؟ تازە باسمان کرد یعنی بەعکسەوە گود ئایدی جەماعەتی چێ؟ جەماعەتی ئەگریمنتیە. کەواتە دەڵێ ئەوە دەڵێ maybe not، ئەوە دەڵێ maybe not، ئەوە دەڵێ disagree. کەواتە گود ئایدی disagree نیە، چێ؟ ئەگریە. کەواتە زانیمان don't agree ئەگەر don't agree مان هەبوو دەبرێن چێ؟ maybe not یان no I don't think so یان I am not sure. کەواتە maybe not کەی بەکارهێنایە.
ئەدی دەڵێت but when we blank we say good idea ئەدی good idea شەیە گوتمان گودایەکەی ئەگریە ئەوە شێوازێک ئەگەر بە دوو بوشای هاتەوە شێوازی کەشمان هەیە دەڵێن we say blank if we disagree to blank گوتمان تازە ناڕازی بوون لۆ چ بابەتێکمان هەیە لۆ بابەتی سەجێستنی کەواتە ئەوە ئەگەر سەجێستنی تێدا بۆ ڕاستە ئەگەرنە تەماشا لێت گوتی instruction لە بۆ شای دووەم هەڵەیە گوتی advice هەڵەیە ئەدی suggestion لەگەڵ suggestion ئەوە تەواوە کەواتە ئێستا دوو هەڵەمان لۆ بەدەرکەتن دوو لە بەشی دووەم ڕاستە دەڵێن وێنەی بۆ شای if we disagree مادەم disagree-شمان هەیە کەواتە جەماعەتی نەرەیەکانن ئەو دەرێ no thanks کا no thanks-مان نییە لە disagree گوتمان I don't think so کەواتە وەڵامە ڕاستەکەمان بیە تازە باسمان کرد گوتمان لە disagree I am not sure maybe not no I don't think so بەڵام لێرە چی بەکارهێنایە لێرە بەکارهێنایە no thanks ئەمە no thanks-مان نییە کەواتە no thanks-ەکە هەڵەیە وەڵامە ڕاستەکەمان بیە I don't think so لە بابەتی چێ لە بابەتی I suggestion پرسیارێک کەشمان هەیە I suggest you buy another car if you see your car is broken دەڵێ ئەم پێشنیارت ئەەکەم سیارێکە بگرەگەر سیارەکەی تو خراپ بوو ئێستا هەموو نۆتەکانی بەکارهێنەیە بەڵام ئەمە گوتمان چی هەن نۆتمان دەوێت ئەو سێ نۆتانەی کەوا لە disagree لە مەوزوعی suggestion هەیە بۆ نمونە no of course-مان نییە هەیتمان بەڵام لە بابەتی suggestion لە حالەتی نەرێ ئەوە بەکار نایە not at all-شمان نییە ئەوەش بەکار نایە no thanks-شمان نییە کەوادا وەڵامە ڕاستەکە چیە no I don't think so no I don't think so بەکاردەینین ئەویش لۆچیە ئەو گوتمان لۆ حالەتی ئەوەی کەوا ئەگەر نەرێ بێت چکەوە هەموو على ئەساس مەوزوعی نەرێ پێشاندایە کەواتە مەوزوع نەرێکەکەیدا no I don't think so باش لێرەش هەندێک شێوازی کەشمان هەیە what about drawing a picture answer positively دەرێ positively یعنی چیە یعنی بە شێوازی ئەرێنی جوابی بدەوە positive یعنی زاید بە ئەرێنی جوابی بدەوە مادەم ئەرێنیە ئەو دەڵێن maybe not ئەوە no it's not possible ئەوەش دەڵێ AUB کەواندا ئەوانە بخۆیان غەڵەتکەوتە وەڵامە ڕاستەکەمان چییە great چ برێت ئایدە تەواوە کەواتە مادە بگوتی positively ئەو جارێک گوتی how will you answer someone negatively بە شێوازی نەرێنی چۆن جوابی کەسێک دەدەیەوە کەواتە great ئەرەیە fantastic ئەرەیە ئەیوبیەکەش هەڵەیە وەڵامە ڕاستەکە I am not sure ئەوە وەڵامە ڕاستەکەیە بابە ئەو پرسیاری 2024 ئەو ساڵەکە چوز دە ڕۆن بوون وەڵامی هەڵە هەڵبژێرە ئەوە طبعاً یونتەکانی دیکە شەرحمان نەکردو بەڵام ئەوە سێ یونەتی شەرح کردووە تێکی هەڵکردیە ئەوە یونەتی سێەمە ئەی B first you must fill in ئەوە یونەتی یەکەمە ئەوەش یونەتی پێنجەمە if only و maybe نۆتەکەش دیسان ئەو یونەتی ئێستا کە باسی ئەەکەن لو ئێستا ئەو پرسیارە هاتە ناو مەوزوعەکەی تاوەکو بزانین لە 2024 بۆ شێوازی هاتەوە بەخۆی دەڵێت choose the wrong one وەڵامی هەڵبژێرە A short final news report had been produced ئەمە لە مقدمەکەی ئەگەر بەبیرتان بێ شتێکمان باس کرد لە passive voice گوتمە هەر کاتێک is am are was were be been being ئەوانە هاتن و were pp لە دووها دەبێتە passive voice کەواتە ئەوە been هاتیە لە دوویش شێوەی سێماتی کەواتە ئەوە چیە دەڵێ passive voice ئەمەش دەڵێن بەرە ڕاستە passive voice ئەوەی دووەم first you must fill in your name is an instruction ئەمە لە giving instruction شتێکمان خین گوتمان هەر کاتێک لە سەرەتا ڕاستە first starts then second finally following that ئەوانی تێدا بوون و لە دواییش subject هاتو must هاتو و لە دواییش تاوگات ئەو پێدەگوترێ giving instruction وەکو مەشی تێدایە کەواتە ئەوش هیچ عیبی نییە ئەوەش ڕاستە کەواتە ئەمە وەڵامی هەڵەمان دەوێت ئەوان هەردووک ڕاستن لە یونیتی پێنجەم ئەمە لە conditional statementەکان ئینشاءالله لە یونیتی پێنجەم کە گەیشتنی باسەکەین the phrase if only دەری هەر کاتێک if only ماندی مانای چ دەگەینی دەری if only بە معنای وش دێ کەواتە ئەوش ڕاستە لە یونیتی پێنجەم ئینشاءالله زیاتر ڕوونەکەینەوە کەواتە تەنها دیماوە دیەکە ڕاستە ینی بەسمان ڕاستە یعنی چییە وەڵامی هەڵەی دەوێت کەواتە بەس ئەوە هەڵەیە کوو بزانی هەڵەیە ئەو مۆزوعی کە ئێستا باسەکەین ئەوەیە we say maybe not ئێتەوە maybe not مان هەیە بەڵام کەینێ when we don't want to refuse ئێستا مەگەر
ئەوەی دابنین when we ئەگە برین when we want ئەگەر گوتمان when we want to refuse تەواوە when we to refuse ئەگەر بمانەوێ پێشنیار ڕەتکەینەوە دڵین maybe not بەڵام ئەو دەرێ we don't want ئێمە گەر نەمانەوێ suggestion ڕەفسکەینەوە دڵین maybe not دەرێ نەخێر کاکە هەڵەیە کەواتە وەڵامەکەمان چیە لێرانە ئەوە هەڵەیە کەواتە وەڵامە دروستەکە لێرەیە we say maybe not when we don't want to refuse مادەم refuse تێدایە ئەگە بیگوتبایەوە we want بیگوتبایە we want ئەو دۆنتە نەبایە ئێستا لێرە جوانتر تێبگەین ئێستا ئەو دۆنتە نەبوایە ئەو دۆنتە نەبوایە دەرچێ we say maybe not when we want to refuse suggestion ئەو ڕاستە دەڵێت چێ دەرێ ئێمە دەڵێن maybe not ئەگەر بمانەوێ پێشنیار ڕەتکەینەوە تەواوە بەس ئەو دەرێ don't want نامانەوێ ئەگەر نەمانویست پێشنیار ڕەتکەینەوە دەڵێن maybe not دەرێن نەخێر هەڵەیە کەواتە ئەو وەڵامەکەمانە شێوازیکەش ئەوە ساڵێک لە پرسیار هاتبوو لە ئیمتیحانی دەڵێت چێ we don't say blank if we agree to suggestion هەر کاتێک لە پێش بۆشایی حالەتی دۆنتمان بینی دۆنتەکە لە پێش بۆشایی بوو و لە پاش بۆشایی ئەگەر ئەگری هەبوو ئەتوو عەکسی هەر دەبژێری دەست ئەگریکەی هەڵەبژێری و ئەگەر دەست ئەگری هەبوو ئەگری هەر دەبژێری لۆ چکە ماناکەی پێچەوانە دەکاتەوە کەواتە لە بەخاتەی ئەو دۆنتەیە ئەگەر ئەگری بووی سەما ئەگریمان هەیە لە ئەگری دەبی گود و گرێت و فانتاستیک ئایدی هەر بژێرین بەڵام لەبەرەوەی دۆنتمان هەیە ماناکەی پێچەوانەکەتەوە کەواتە نابی گود و گرێت و فانتاستیک هەر بژێرین ئەی دەبی چ هەر بژێرین عەکسەکەیش چییە دەست ئەگریەکەی هەر بژێرین maybe not no I don't think so no I am not sure کەواتە ئێستا لێرە گود ئایدی بەکارهێنایە گرێت ئایدەکەی بەکارهێنایە لەگەر maybe not کەواتە maybe not-ەکە تەواوە none of them-ەکەش هەونیە لۆ چکە گوتمان ئەگەر دۆنتمان هەبوو ئەگری هەبوو دەست ئەگری هەرە بژێرین ئەگەر دەست ئەگری هەبوو ئەگری هەرە بژێرین نمونەی دیکە دەرێ we don't say blank if we disagree مادەم disagree-مان هەیە بەخۆی لە ئەسڵ دەبی maybe not no I'm not sure no I don't think so ئەوی هەڵبژێرین بەڵام لە پێش بۆشایی don't say-مان هەیە مادەم don't say هەیە دەبی عەکسی دەست ئەگری بژێرین عەکسی دەست ئەگریش چییە good و great و فانتاستیکە کەواتە maybe not نابی no I don't think so نابی none of them-ەکەش هەونیە کەواتە فانتاستیک ئایدیا ئەوەڵە وەڵامە ڕاستەکەیە ئەو پرسیارش لە 2018 هاتبووە when someone agreed to لە چ مەوزوعە گوتمان لە مەوزوعی suggestion ئەوە suggestionە کەواتە وەڵامە ڕاستەکەمان suggestion تەواوە بەڵام possibility advice هەڵەیە کەواتە منافەسەیە لە مابینی ئەو دوانە when someone agreed مادەم ئەگریشمان هەیە ڕازی بوونە ئەوە maybe not-ە ئەوە good idea ئەوەش بابەتی ئەوەمان تەواو کرد بابەتی agreement and disagreement for suggestion ئینشاءالله لەو دەرسیدا بێ خودای گەورە پشتیوان بی comparative و superlative شەرحەکەین ڕوون ئەکەینەوە لەگەڵمان بن ئینشاءالله لەو دەرسیدا بێ تاوەکو دەرسی دواتر بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ